ئەم کاتتان باش. تیمی ڕۆژنامەنووسی بەرنامەی نهێنیەکان ئەم جارەش دەستی بۆ بابەتێکی هەستیاری ناو کۆمەڵگەی کوردی بردووە. ئەزانن چییە؟ ئەویش لەباربردنی مناڵە بە شێوەیەکی نهێنی. هەر بەڕاست کچ هەیە لە شەوی هاوسەرگیریدا دەرکەوتووە کچە و دووگیانە. پەیوەندی هاوڕێیەتی لەم سەردەمەی ئێستادا تا چەند گواسراوەتەوە بۆ پەیوەندیەکی ناشەرعی و دوور لە بەها کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگەی کوردی. ئەی باشە، تا چەند ژینگەیەکی گونجاو هەیە بۆ ئەو کچ و ژنانەی کە لە شوێنە جیاوازەکان کارەکەن بۆەوەی ڕوبەڕووی ئاستەنگ و گێچەڵ نەبنەوە. لەگەڵمان بن. وەکو هەمیشە بابەتی هەستیار و جیاوازە خەینە سەرمێزی بەرنامەی نهێنیەکان و ئاشکرایانەکەین. جگەلەوەش لێرەدا باسیێواکەین لە چی حاڵەتێکدا کەی لەباربردن لە ڕووی شەرع و یاسا و هەروەها تەندروستیشەوە ڕێگە پێدراوە و کەی بەتاوان هەژمارەکرێت. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ هەریەکە لە میوانە بەڕێزەکانم پرۆفیسۆر دکتۆرە عاتیە حەمە سەعید، ڕاوێژکاری نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایکبوون، هەروەها گوڵان بەختیار پارێزەر، هاوکات مامۆستا کامەران عەلی، مامۆستای ئاینی کە بە خۆشحاڵیەوە لەگەڵم میوانە بن، بە هیوام تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە بۆی سوودێک بۆ هەمولایەک دروست ببێت. دکتۆرە عاتیە، سەرەتایە مەلای جەنابتان، سڵاوتان لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە. ئێمە باسی لەباربردنی مناڵ و حاڵەتەکانی لەباربردنەکەین. سەرەتا حەزەکەم تیشک بخەینە سەر حاڵەتە نائاسایی و نایاسایەکەی کە لەباربردنە نەک لەبارچوون. اینجا کە پێمان بڵێ شێوازی لەباربردنی مناڵ لە نەخۆشخانەکان بە تایبەت لە کلینیک و نەخۆشخانە ئەهلیەکان چۆنە و لە چی ئاستیەکایە و حاڵەتەکانی لەباربردنی مناڵ بە ناشەرعی واتە دروستبوونی مناڵی ناشەرعی و لەباربردنیان لە ئێستاە لە چی ئاستیەکایە؟ خۆ تەعالە دەفەرمی لە قورئانی پیرۆز ئەگەر هەمووتان ئیمانتان هەیە و بەدینن ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقكم وإياهم. ئەوجا لە خۆتان بزانن کام سوورەتە و ئاەتە. یعنی هەیە من برێ لەبەردی دەچی دەرزی لێدەن لەباری بە تێگەیشتی؟ بەڵێ. جێتان لێیە؟ بەڵێ بەڵێ گوێمان لێ بەردەوام بە بەڵێ. زۆر باش. لە لایەکی دیش دەفەرمی إنا خلقناكم من نطفة أمشاج نبليكم ونبتليكم. يعني هو زۆر واضحة لە قورئانی پیرۆز. نازانم لە ئینجیل و لە تەوڕات و ئەوشتانش باس کرایە، بەس ڕێنمایینە لۆ بەشەری. یعنی ئەنگۆ ئەو منداڵە لە ناو زگتان دروست بوو بۆتان نییە لەباری بن. بەس لێرەدا پرسیارەکەت لەوەیە کە ئایا ئێکێک بە ناشەرعی حەملی ببێ. یانە ناشەرعی چییە؟ یعنی یان کتبی مێردی نەکردبی یان ژنبی مێردی هەبی لە ئێچی دیبی بترسێ برێنەوەک ئاشکرا بم. ئەگەر دکتۆر ئەخلاقی طبی هەبی ضەمیری ئینسانیشی هەبی خۆی تێکەری ئەو مۆزوعی ناکە. چونکە دکتۆر یعنی تەفسیری دکتۆری ئەوەیە کە یارمەتی مرۆڤ بدا ژانی نەهێلی، دەردی هەبی لۆی خەفیفکە، گرێی هەبی لۆی لابە، چارەسەری نەزۆچی لۆ بکە، نەک منداری لەبەر بە. ئەوە جوابە. فەرموو. زۆر باشە. ئەی کەواتە دکتۆرە عاتیە ئەگەر کەسێک بە ناشەرعی مناڵەکە دروست بوو جەنابتان پێتان باشە چی بێت؟ بێتە دنیاوە ئەو مناڵە یان ئەمە حاڵەتێکی تر ئەگەر هاتوو ئەو مناڵە دوای پشکنینی طبی دەرکەوت کە ئەو مناڵە لەو حاڵەتانەیە کە هاتنە دنیای باشتر نییە وەگەوەی کە لەناو ببرێت بۆ نمونە لیژنەی طبی و هەروەها لیژنەی فتوا و لە دادگاکانی کۆمەڵێک حاڵەت دانراوە کە دواتر باسی ئەەکەین. ئەگەر لەم حاڵەتانە بوو کە پێویستە لەبار ببرێت یان هاتنە ژیانی باش نییە لەو کاتەیە دکتۆر پێویستە چۆن مامەڵە بکات؟ ئەو سوالێکی جوانە. ژن و مێردن. ژنەکە حەملی هەیە. حەملەکە بە تەماشاکردنی لە سۆنەرێ وا پێدەچی تەواو نەبی. بەعزە جاران تەواویەکەی ئەو شتە نییە کە لەگەر ژیانی ڕێک نەبی. ئەوە نمونە. چەند ساڵ پێش ئێستا نەخۆشە خزمێ خۆمە هینایان 4 دکتۆری سۆنەرێ گوتویان ئەو منداڵە دەبی لەبار بچی
کورتە باڵایە و تەواو نییە. ئەوە کەنجینەوە بۆ کورتە باڵە لەبار بچی شتیوە هەیە لە دنیاە. یعنی ئەنکو نازانن 35 سارە دکتۆریش تێکچووە دکتۆری تێکچووە لە وڵاتەی هەر ئەوە نییە 6 سار دکتۆریە بخۆنی بەواستە لە کولیە تۆپدانرێ لە پێش هەمووشتی دەبی زەمیری ئینسانی و زەمیری دکتۆری هەبی کە تەماشام کرد ئەو منداڵە بەرێ کورتە باڵایە بەس هیچ عیبەچی نییە سەری تەواوە بەڕێ لاقی دەستی ئەوانە کورتە بەس ئەوە لە بۆ لابردنێ نییە هەموو ئامێرەکانی جسمیشی هەیە ئێستا ئەو مندارە زۆریش زیرەکە و عمری 5 سارە هەردەپەڕی ئەو کو دەبی لەبار بچی لێرەدا هەڵی دکتۆرانە ئەوە نابی ئەمما ئەگەر بێت و منداڵێک لە نازجی داچی بە سۆنەرە دیاربی هەڵەکی گەور هەڵی پێنارم یعنی نامۆبی لە جزئەکی زژی دروست نەبووبی با بڵێن ناوچی تا خوارێ دروست نەبووبی مزڵدانی دروست نەبووبی هەر یەک لێ هەبی ئەوە دەتانی پێبرێ لە مانجی 2 3 ئەوە حاڵەکەتە ئەو حاڵەتت هەیە داکو بابەکەش دەبی هەندە عاقڵ بن کە تێبگەن ئەمن قەت لە بیرم ناچی 42 سال پێش ئەوڕۆ کە بە عائلەکی زۆر بە ڕێزی شم گوت ئەو منداڵە بابێت بنەوەی جیشی لە ناوچێ تا خوارە پیستەکە یەکتری نەگرتیتەوە بڕی خەرۆکەکە لە دەرێ گوتمەوە نابی ببی ئەو هایە بە قسەیان نەکردم دوایە وابوو کەمدارەکە بوو وابوو ئەوجا دوای چەند عملیات کرا بێگومان ئەوە کوڕیشە بەڵام شتەکانی تەواو نەبوو دوو نێزیکەی سارێک زیاتریش هەر لە ئەمریکایمانەوە تالۆیان دروست کرد پیستیان حاصل کوڕە ئێستا ژنینەی نایە ئەوە باشتر نیە لەبەر بچێ وانە ئەوە باشترە بە لوجنە لەبەر بچێ ئەمما ئەگەر لوجنە ببەسترێ بە فرتوفێڵ لۆ ئەوەی یەکێک منداڵی لە بەرچووبی ناشەرعیبی ئەمن لەگەروەی نیم دکتۆر لیژنە دروست بووە بە فرتوفێڵ بۆی کەسێک عیلاجی من ئەوەیە داکوبابەکە بزانن چێ سەبەبی ئەو مندارەیە بیدەنێ جا فەقیرە هەژارە دەورەمەندە هەرچیە بیدەنە ئەو شخصی ئەگەر نەشیویست ئەو شخصە طبعا تەقدیمی محکمەی بکرێ بەس ئیسپاتی دەکەن ئەو کاتی جیناتی وەردەگرن ئەگەر جیناتی ئەو مندارەی لە زجی بوو بە تەعەدا ئەو زگەیل و ئەو شخصی پیا کردبوو دەبێ ئەو مەسئولە زۆر باشە مندارەی ئەو کابرایە باشە دکتۆرە من سەرەتا ئەو پرسیارم لە جەنابتان کرد بەڵام وەڵامەکەم بە دەقیقی وەرنەگرت بێگومان خزمەتێکی زۆر و بەرچاوتان هەیە لە بواری نەخۆشیەکانی ئافرەتان و مناڵبوون و حاڵەتەکانی لە بارچوون و هەموو جۆرەکانی نەخۆشی پەیوەندی بە ئافرەتانەوە هەبێت چەند ساڵێکە بێگومانم کەیسانەیە لای جەنابتان زۆرترین ئەو کەسانی کە هاتوون و داوای لەباربردنی مناڵیان کردووە چ جۆرە کەسێک بوون کەیسەکان چۆن بوون ڕەبتی بە چی بابەتێکەوە هەبووە ناتوانین لێرە لەبەر زۆر شتان ناتوانین بین ئەوەی ئاشکراکەینەوە ئەسراری میلەتە تو ناتێ هەیە دێ هەر ناژێزگم هەیە دەرێ بێنوێژیم ڕاستایە چ دەکەی داچی لەگەرە بێنێژی ڕاستایە فەحسی دەکەی حملەیە چی پێ دەرێ بەداکەکەی دەرێ کە لە خۆی دەدا دێ کاتەرات بابە هەستا ئێرە بەجێبێلە ئەوە جەیتونیە تەواو ئەدی کو ئەدی لۆ درۆی دەکات دا کەش زانیتی ئێ بڕۆ لە خۆت ئەو کەسانەی دەیکەم بڕۆکردوان بە قانون نابی ئەوە ببی هەروەعدی قانون ڕێیدا کە کچ حملێ هەبی لەبار بچێ لەبەر ئەوەی بابەکە دیار نییە یان تەعەدایە ئەمن ئەو کاتی مانعم نییە بەس قانون ڕێبدا محکەمە برێ فەرموو زۆر باشە دکتۆرە یەک پرسیاری تر لەبەرەوەی دواتر لەگەڵ مامۆستای بەڕێز و گوڵانخانە گفتوگۆی و بابەتە شەکەین بۆی بزانین بەپێی ئەو فتوایی کە لیژنەی فتوا باسی کردووە مناڵ بەم مەرجانە ڕێگەی پێدرێت کەوا ئەگەر کێشەیەکی هەبوو لەبار ببرێت اینجا حاڵەتەکە ئاوهایە ئەڵێ پێش ئەوەی ڕوحی بەبەرا بکرێت و دوای ئەوەی ڕوحی بەبەرا بکرێت لە ڕووی طبیەوە مناڵ لە چەنا ڕوحی بەبەرا ئەکرێت کە پێوترێت هەڵە نەبم دڵی لێ ئەیات بزەبت لە چەنیە
ئەتوانی حسابەوە بکەیت کە ئەم مناڵە ڕوحی بەبەران نەکراوە و ئەتوانێت دەگرێت کێشەیەکی هەبێ لەبار ببرێت. اینجا یەک پرسیاری تر دکتۆرە بۆی دواتر تێکەڵ نەبێت کەی لە چی پشکنینێکا و لە چی تەمەنێکا دەرەکەوێت کە ئەم مناڵە کێشەی هەیە لەو مناڵانەیە کە پێویستەکە لەبار ببرێت. باش دووبارە قسەی جوانت کرد. السمع والبصر والفؤاد لقرآن بيروز دهاتيا أول شد كدرس دبي دواوي نطفة يكتر دقري يعني سلكة شيو هي القدان هي الكوكا يكتر دقري دستو أنا بوري من داركي ليرة دا رسم هي أما بيسناكا أوتا كاتيك ليرة دي دستو كستينا قاتا استا لبرتشي توي بياوي دست سريع للري يكتر دقري لنا بوري كي يكتر دقري دبي بقرة تونا ورح مشي إذا أو بروسيسا حتى حفتان أو جا بدر دكوي لنا ورحمي كورب الله كهيا أو أول شدروس دبي جه السمع والبصر والفؤاد يعني أجر بيغمبر صلى الله عليه وسلم إلهامي لنا هاتبي خو كاتي 1400 سعر بيج استا نا ميكروسكوب هبو نا سايتول خليه هبو نكز ديزاني تزواني جي اول شدروس دبي السمع والبصر او ذا تساو او ذا فؤاد اخر شد حفته من حفته يعني نهايتي ما نجدو او ذا ضليده ده يعني لو رجعي ككوربا دروس دبي يعني دروس دبي حفتي دبي تا ضل يبدا أجد لك لي ندى ل حفتمين ديارة أو حسابي اللي تكتوزنك بهشتم بي لهشتم لي ندى حسابي شي تواو بمعنى أو كوربا تواو النية بس دي ساناتي بري ولا تواو النية سوك حالات وهبوا بيانغو تدبي بيت أخواري أو حمليتو تواو النية أفرتك بيخوش نبوا هاتي تلاعي من دري قوتيان تواو النية دبي لود بيني نخواري قلت تمدو حفتي دي راوستا وروا كاتي دو حفتي راوستا هاتي تو دبيني وديري ليدا ده معناه او حمله بحسابي خوي بو حفته او زادري ليدا او دليلي ويا كبين يجي كي شرنيها مو جيبي يعني هي الشش حفتي بيدتي فرب زور باشا دكتوره واضحه رونا دست خوش بيت يقشتين زور باشا دكتوره كاتشنت یان با لە جەنابەت پرسیار بکەم حاڵەتێک بۆ نمونە کچێکە هاوسەرگیری کردووە لە کاتی هاوسەرگیریە دەرکەوتووە پێشەوەی بگوازرێتەوە ئەم کچە دووگیانە بە ڕێگەیەکی بێگومان ناشەرعی و نایاسایی بێتە بەردەست جەنابتان بڵێ من کێشەیەکی کۆمەڵایەتیم بۆ دروستە بێت ئەگەر هاتوو بەم مناڵەوە بمێنمەوە ئێوە لە شوێنەکەی خۆتان لە نەخۆشخانەکەی خۆتان ئامادەن ئەم جۆرە کاری لە باربردنانە بکەن یان تا چەند لە نەخۆشخانە ئەهلیەکانە ڕەچاوی ئەم جۆرە حاڵەتانات والله كسم أمن ناتانم لجياتي نخوش خانة أهلية كان أو باشا وكو خوتان بس أمن نخوش ملوهاتية لي نخوش بوهاتية تيم قاعدية لخوي ولداتي كأول شجمع قميدي كردية بس أو مدارة قورترة مثلا حفت ماقاج ماقا بس زور بقى ساني دتاني بيبري بيج وخد لدايق بو يعني أو كدايبي من داركا نو ماقا برام درين أو بحف ماجي لدايق هادشي كروموسوماتي لو بكابزاني أو بياوي يعني بياوي جديا زور كما أو حالته ليرة چونك زودتنا بردتي دكتوران بس حالة خوش مهبو سالي بيستدو كابراكە زۆر بەدیم بوو ژنەچی هینابوو 6 ماک بوو هاتە بەردەستم من دارنەوەمان چییە لە بنجێ خوندم و هەتا تێم گەیاند ئەو جا دەرکەوت ئەو کەمێت کە دەنگمان نەکرد بە کابرامان گۆ ئەوە ڕحمەکەی تەواو نییە زووتر ئەو مدارە دێتە دەرێ و ڕازی بوو فیتنەش نەبوو بەس ئێستا ئەتو فیتنەی دروست دەکەی دانیشی بە کەسوکاری برێ دنیایەکت لێ دێتە بەش ئەتوش لەگەر دەکوژن دکتۆرە کەس دەکوژن ئێک دەرێ درۆیە دەکا یەک دەرێ نازانی وإلى آخره. ئێ باشە پێویستە چی بکەن لەم حاڵەتەیە دکتۆرە باشترین چارەسەر بۆی هەم فیتنە و کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێت هەم بەرپرسیارەتی یاساییش لەسەر ئێوە دروست نەبێت لەم حاڵەتەیە پێویستە چۆن مامەڵە بکەن نەخۆشخانەکان
اللجنة الطبي لو دانح وزارة الصحة كسكاري تيبقيني ميردكي أكيد نايوة أقر تيبقيني نايوة ميردك دري أمن منعم كردي مثلا يعني دري أمدو ماقا هنا يتم كودا بدري كودا بيسي ماقبي مثلا هاي ناخوشي لبنا وحانا أو دبي وزارة حليكا اللجنة الطبية محترمي لو دروس كابرين أو مدارة توانية بس ديسان قتلة نابي أتو قتلي نابي بكي من دار كدري ليدا لنا جداتي يعني نفرك دجيا دكتور بويني أو يبكى أمن نايكم وإذا خرجتي ديكا كيف خويتي زۆر باشە دکتۆرە ناتان دیکە زۆر دا باشە كباب دبا مسؤول من لوي أو تساوين ئێمە لە ماوەی ڕابردووە بەرنمەیەکمان أمنو مزاري وميدكي ئەوم بۆ حازرکردن وامزانی باسیوەم لێ دەپرسی لە بەرچی من دار لە بار دەچی باشە بێگومان پرسیاری ئەوە شەکەی ئامادەکردن نەوعی ڕەحم زۆر باشە بێگومان پرسیاری ئەوە شەکەین ئەگەر منیش بیرم چوو دکتۆرە خۆت مادام بابەتێکی گرنگە باسیەکەین بێگومان بەڵام ئێمە لە ماوەی ڕابردووە بەرنمەیەکمان کرد حاڵەتێکی دەگمەن هەبوو پزیشکێکی هاوشێوەی جەنابتان پزیشکی بایۆلۆجی بوو هات لەگەڵمان ڕوونکردنەوەیدا باسمان لە جۆرە حملێک کرد کە ئەمە کەیسیش بوو لە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانە ڕوویا بوو لە دادگاکان کەیسەکە تۆمار کرابوو کەسێک بەبێ ئەوەی بە هۆکاری سەررجەی ڕاستە کەسەکە عیلاقەی ناشەرعی هەبوو بەڵام دواتر دەرکەوت تەنها لەگەڵ یەک کەس عیلاقەی ناشەرعی هەبووە پشکنینیش کراوە کە ئەو حملەیە و کەسە هەیەتی هەمان دیئێنەیە و کەسە نییە کە عیلاقەکەی لەگەڵا دروست کردووە دواتر لە نەتیجەیە وا دادگا و قەناعەتی لا دروست بوو کە ئەمە جۆرە حملێکە جۆرە نەخۆشیەکە من ئەگەر هەڵە نەبم بە حملی کازب ناوهێنرا بوو واتە لە نەتیجەی جوودبوون نییە ئەم حاڵەتە جەنابتان بێگومان اختصاصی ئافرەتان و نەخۆشیەکانی ئافرەتانن ئەمەتان بینیوە یان تا چەند قەناعەتان بۆ بابەتە هەیە کە کەسێک کچێک یان ژنێک ببێ کاری ناشەرعی و سەررجەی دووگیان ببێت بابا ئەو هەیە ئەوە هەیەشتیوە بەس ئەوە وەکو نەوع دێرمۆی دەکا لە ئێلکەدانی دەمینێتەوە ئێسقان دروست دەبێ يعني ڕەنگە احتیمالە ماسوولکە دروست بی ڕەنگە احتیمالە وەک جەنێک بە زۆر کەمە لە ملیۆنەکی ئێکە گەروابی وەک گرێکی دەردەچی کە ئەنەما ئەوە زگەزجیش نییە بەس خەلایای مندارە چیە لە ناو هێلکدانی بۆ ڕێ دەبیتە مندارە وەکو منداریە دەستە لاقە ئەوەیە بەس مندارەکی سەوی نییە مندارێکی تەواو نییە منداری تەواو سپێرمی دەوێت لە گەریبی باشە؟ زۆر باشە کەواتە دکتۆرە باباسیە و بابەتە بکەین بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی لە بارچوونی مناڵ چین چی شتێک واکات کەوا ژنی دووگیان مناڵەکەی لەبار بچێتیان بە شێوەیەک دروست ببێتەوە پێویست بکا لەباری ببات منداڵ لە بارچوونیان لە خۆ لەباری دەچی یان بەدەستکاری لە ئەوەی لۆدادەنێن ئالەتێک لە ناو ڕحمی هەیە لە کۆرانان دەیکەن حملەکەی ناوێیان حملەکەی حرامە دەچن شتێکی لە خوارێ لۆ تێدەخەن لە ناو ڕحمەکەی دەنێن ئلتیاب دەکا و نەزیف دەبی ئەوە لۆ ناشەرعیەکانە یان لیگەلە یعنی مێردی خۆیتی و نایەوێ زۆر دەیکەن سستەرەکان لە کۆرانەکان عیاداتیان هەیە دالێتەری پێدەرێن شتێکە وەکو ئەوەی ئاسنەوە ئێکەکتان لۆ بینن دالێتەر لە ناو ڕحمی ملی ڕحمەکەی دەکاتەوە ملی ڕحمەکەی دەکاتەوە ئەوها تێی دەخاتەوە تێک دەچی و دێتە خوارێ زۆر جار هەیە دێە پارچەی تێدامایە نەجیفەکە ئیوەیە پارچەی تێدامایە یعنی ئەگەر کچبی پارچەی تێدەما دەرێز گمدێشی دەرە بێنوێژیم تاوانە کە فەحسی دەکەی پارچەی مشیمەی وەڵاشی لە ناو ڕحمی مایە جا ئەگەر لۆی دەرینی بینێریە تەحلیلی ئەکسەر دیار دەکەوێت ئەو پارچەی وەڵاشیە ئەو جە دوای دێتەوە دەرێدایە ئەتۆمدار لە بەرچوە پارچەی وەڵاشی بوو هەیە ئینکاری دەکا هەیە کەیفی خۆیتی چی لێ دەکا لۆی لێ دێ ئەوەکو گۆتم ئێکەچیان دەستکاریت کردبی ئیللیگەڵ بەس ئەوەی کە ئیللیگەڵ یان يعني مێردیشی هەبی دەیکەی بەس سەبەبی چییە کە لە خۆوە لەباری دەچی ئیلتیاب لە هەمووی زیاتر پیا و ئیلتیابی هەیە لێرە ئیلتیاب دەستە سەرێ کۆرپەکە لە ناودا ئیلتیاب دەکا خۆی ناگری
تەواو نابی لەبەری دەچی ئەوە حاڵەت بە زۆری حاڵەتە ڤایرۆسیان هەیە ڤایرۆس زۆرە لە وڵاتە ئێستا زۆرە ڤایرۆس کلامیدیا زۆرە دیراسەم لەسەر کردیە کلامیدیا لە خواردنان دێ لە گۆشتی خاو دێ لە کەبابی دێ لە خواردنی مەطعەمان دێ پیسە ئەوە چەند ڕۆژە دەیان بینین کەوا تەفتیشی مەخازنی مەطعەمەکان دەکەن دەستیان خۆشبی دەیبینن گۆشتی بەسەرچوو گۆشتی معەفەن سەوزەواتی کەوا کە ڕووی لێدا ئەوەن هەموو دەبنە سەبەب ئەگەر التیهابی نەبوو بەس ڕەحمەکە تەواو نەبووە چی وەی ڕەحمەکە دوولا بوو ئەویش هەیە ملەکەی شلە دەرێ ملی شلە دەبی لۆ بەستم دێ پێویستیش پێ نییە گرێ دەدا ئەو گرێستە سەری دیسان لە باری دەچی هەشە ڕەحمەکە یەک لایە هەرکە دروست بووە خۆی دووە دەبتە ئێک بەس ئی ئەوە دووە دەبتە ئێک ئەمە ئەگەر هەر بەلایەکی ماوە هەتا سێ چار مندارانیش لە باری دەچێت تا گەورەتر دەبێ ڕەحمەکە من نەخۆشم هەیە لە جێ خۆی لە شەستەکان شەشی لەبار چوو بوو شەش خزمی منیش بوو لە سێ مانگ و چار مانگ و دێتە خوارێ دوایە خی کە پێم زانی ئەمن لە 16 علاجم کرد سێ کوڕی ئێستا ئێکیان ئەمریان 50 زیاترە تەبان لە دوو ئێک بوو باشە ئەوە پێی دەرەن یونیکۆر نوێتی ترەسیعنی ڕەحمەکە هەر ئێکلایە کەمە گچکەیە لە باری دەچی زۆر باشە دوایە هەیە دەرمانی درایتێ زۆر دەرمانەکە دەبتە سەبەبیەوەی ڕەحمەکە گرژ بی و منداڵەکەی فڕێدا هەشە بە حادیسەی دەرمانی چی چۆن دکتۆرە تڕۆمبیلان مەبەستە چارەسەری دەرمانی ئەنتیبایۆتیک یەک دنیایان دەدەن یەک دنیا دەرمانیان دەدەن یەک دنیا ئارێ وەڵا ئەوەش سەبەبە زۆر باشە دەستەکانت خۆش بێ پرۆفیسۆر دکتۆرە عاتیە حەمەد سەعید ڕاوێژکاری نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایک بوون زۆر سپاس بۆ جەنابتان ماندوو نەبن زۆر باشە مامۆساگیان سڵاو لە ئێوەش خاتر و گوڵان مامۆسا لەگەڵ دکتۆرە عاتیە پێکەوە باسی حاڵەتەکانی لەباربردننی مناڵ و لەبارچوون و دروستبوونی مناڵی ناشەڕعی وەم بابەتانەمان کرد سەرەتا با باسی لەباربردننی مناڵ بکەین لە ئاینی ئیسلامە چی کاتێک ڕێگە دراوە کەوا کەسێک دایکێک مناڵەکەی خۆی لەبار ببات یان لەبار ببرێت چی کاتێک بە تاوانە ژمارەکرێت پێشکی تەنها بە ناوی خوا سەڵات و سەلام ئیخوا لەسەر پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم زۆر خۆشحاڵم سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێزیش ئەو میوانە بەڕێزانەش و دکتۆرە عاتیە ماشەڵڵا هەم لەباری جان بە دکتۆرەکە سەرکەوتووە هەم لە فەهمە دینیەکەشە ئینسانێکی زۆر تەندروستە دکتۆرێکی زۆر موفقە من سوپاس دەکەم لای خۆمەوە کە پیشەیانە ئەو هەم لەلایەنی دینیشەوە با بڵێن بە تەریب بۆکڵێ ئیشەکە لەگەڵ عینەکاندا زۆر جێگەی دەستخۆشیە مەسئلەی منداڵ ئەسڵ تێیدا لەباربردن ئەسڵ تێیدا حرامە بۆمە ئەسڵێکە حرامە هەتاوەکو ضرورەتێک دێت کە کاتێ ضرورەتێک دێت ئیسلام دەرچەی هەیە بۆ دەرچوون لەم حاڵەت ئەو منداڵە طبعا منداڵ بە مەراحیلی کۆرپەلە بەش قۆناغەکانی کۆرپەلە بە چەند قۆناغێکا تێبڕێ قۆناغی یەکەم نوتفەیە قۆناغی دووهەم عەلەقەیە قۆناغی سێم مضغەیە طبعا نوتفە لە ڕۆژی یەکەمەوە لە حزەی یەکەمەوە تا چل ڕۆژە نوتفە بڵێن عەلەقە لە چلەوە بۆ هەشتایە لە هەشتاوە بۆ 120 مضغەیە لە 120ەوە ئەبێ بە تەخەلوق دڵ ئامادەبێت دڵ ئەکەوێتە لێدان ئەبێ بە ئینسان لە 120 بەرەوسەر بەڵێ واتە چوارمان ئەم سێ قۆنە پێشی 120 تا ئەم ئینسانە گیانی تێ ئەکرێ ئەمە لە بینی عولەمادا با بڵێن لە بینی ڕێگە پێدان لەبەر هەندێک حاڵەتی زەڕوری لەباربردن حاڵەتە زەڕوریەکان حاڵەتی ئیغتیساب حاڵەتی با بڵێن تەشەوه ئەوە بەڵێ کە دکتۆرەکان با بڵێن کە ئەم ئینسانە ئینسانێکی تەواو نییە و یعنی تەواو بوونەکەشی یعنی ئەویش دەرەجاتی هەیە
حاڵەتێکی تریش کە مەسئلەی وتمان مەسئلەی اقتصاب و زینا و ناخۆش بۆ دایکەکە خەتەری دایکەکە خەتەر لەسەر دایکەکە ئەمانەی کەوا لە مەسئلەی اقتصابەوە بگرە هەتاوەکو مەسئلەی با بڵێن مەسئلەی زینا منداڵی زینا حەشاکوم و دوای ئەوەش با بڵێن مەسئلەی تەشەوه ئەمانە ئاسانکاری تێدایە ڕێگای با بڵێن تێدایە لە لای زانایان تا ڕادەیەک وەکوڵێن نەرمکێشیان کردو ئەگەر بزانن کە لیژنەی طبیان حاڵەتە ئیجتیماعیەکە زۆر زۆر خراپتر فەسادێکی زۆر خراپتر وەکو قاعیدەی ئەخەف الضەرەرەی کە ئەکاتە سەری 120ەوە کە گیان ئەچێتە با بڵێن ئەم ئینسانەوە با بڵێن ڕۆحی ئەچێ بەبەرە ئالەم کاتەدا مامۆستا ببوورە یەک لەحزە ئەدوەستێنم چکە بۆی بەسەرمانە تێنەپەڕێ ئەم بابەتە لەگەڵ دکتۆرە عەتیە پرسیاری ئەوەم کرد کەی مناڵ چۆن زانیم لەگەڵ جەنابەت باسی ئەم بابەتەکەین کەی مناڵ ئەو چێت ئەمە گیان کراوەتە بەری ئەو باسی لەوە کرد کە 2 مانگ مش مسترنجمدا جنابی فەرمی حوت هەفتە یەکسەر کە زەڕمم کرد 56 ڕۆژەکە ڕێک ئاو هەیە 6 بۆ حوت هەفتە ڕۆژەکە لەسەرەوەی کەکەی ڕۆح بەبەری مناڵە ئاکرێجا ئەمە تۆزێک هەستەکەی مەرنیەک دروست بووە لەبین ئەو کەسانی کە بڕیارەدەن لەسەرەوەی کە ئەم مناڵە لەبار ببرێتیان ئەگەر بیانەوێت لە 6 هەفتەیە ئەڵێن ئەمە ڕۆح لەبەرە نەشیانەوێت تا 120 چاوەڕێەکەن ئەها بابەتەکە بابڕۆکەمە دروست بوون جیابوونەوەی ئەڵڵا لەگەڵ با بڵێن سەرەتای ڕۆحکردن بە بەردا دوشتی جیاوازە ئێمە مەرحەلەیەکەم نوتفەیە مەرحەلەی دووهەم عەلەقەیە بە شێوەی کرمێکە مەرحەلەی سێهەم بە شێوەی مۆڤغەیە وەکو گۆشتێکی هاجراهان گۆشت ئینسانەیە جێ و با بڵێن ئەیێنێ فرێداتەوە ئەوە نەرمە گۆشتە پێڵێن گۆشت پارە پێڵەن گۆشت پارە کە دوای ئەم لەم مەرحەلەیە هەتا ئەگاتە تەخەلوق ئەگاتە 120 ئەندامەکان و ئەڵاکانی لەش دەرەکەون شێوازی چاو و گوێ و ئەوانە دەرەکەون کە دەرکەوت لە دوای 120 ڕۆح هەچێتە بەری ڕوونە جا سەیریکە لە هەندێ لە لای هەندێ لە زانایان ئەفەرمونون ئیلا مەگەر حاڵەتی دایکەکە بکەوێتە خەتەر ئەینا پێشی 120یش هیچ عوزرێک نییە بۆ ئەوەی کەوا لا ببرێ بەڵام هەندێک لە زانایەتی وەکو مەجمەعی فقی هەیئەی کیباری عولەما لە نەجد و لە مەکەی مکەڕەمە ئەمانە ئەڵێن لەخوا لە پێشی 120 ڕێگە پێدراوە ئەگەر حاڵەتی وەکو باسم کرد اقتصاب وەلەد الزینا و دوای ئەوەش حاڵەتی تەشەوه باشەتی ئەم تەشەوشەش دکتۆرەکان لیژانی پزیشکی مختص لەم بوارەدا بڵێن کە ئەم ئینسانە نابێ بە ئینسان یعنی احتیمالە دوای ئەوەشی کە حەملەکە ببێ ئەمە هەر بمرێ باشە بەڵام ئەگەر وەکو ئینسانێک ببێ لە دایک وەکو دکتۆرە عەتیەوتی باڵا کورد بێ یان تۆزێ مەسەلەن بۆ منە کێشەی تریە بێ لە ئەوانەدا جائیز نییە وەکەوەی ئێستاکە کە بەداخەوە کە باشە دواتر ئەگەڕێمەوە کۆمەڵێک بابەتی تر هەیە کە دەکەم ناڕوونیەکی تایە گوڵان خان دووبارە بەخێر بێت دەستخۆشی بەرنامەکەت لێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان ئەم بابەتی کە ئێمە باسیەکەین لە باربردنی مناڵ و بەتایبەت لە باربردنی مناڵی ناشەرعی و ئەو دۆسیانەی کە پێویستیان بەوەی سکاڵایان تیا تۆمار بکرێت لە دادگاکانی هەرێمی کوردستانە لە چی ئاستیەکان بەداخەوە من پێشەوەی بێمە سەرەوەی کە لە ئاستەکان باسیکەم با کورتێک باسکەم لەسەرەوەی کە مناڵ لە باربردن لە چ کاتێک جەریمەیە لە چ کاتێکدا ئەنرێت کەما جەریمەی ئەو کاتێک کە تەڵقیح ڕوو ئەدال کە هێلکەدان تەڵقیحەکە تا ڕۆژی پێش لە دایکبوونی سروشتی ئەم مدەیە پێی ئەوترێت لە باربردن واتە ئیجهاز جەریمەی ئیجهاز باشە بەداخەوە لە کاتی ئیسایە ئەم حاڵەتەمان زۆرە لە دادگاکاندا بۆیە پێویستە پێش ئەوەی بچینە ناو پرۆسەکە و باسی تەواوەتی بکەین پێویستە دادگا و پێویستە ئەم قانونە هەموار بکرێتەوە وەکو مامۆستا فەرمووی هەندێک حاڵەت هەیە پێویستە ڕێگە بدرێت کە ئیجهاز ڕوو بدات
شریعەتی ئیسلامی تا حدێک مرونەتی زیاترێکە لە قانونەکە زۆر تونترێکە لە شریعەتی ئیسلامی تەنانەت ئەو حاڵەتی ڕێگە نەداوە ئەگەر اختصاب بێ ئێستا بۆ نمونە زۆر کەیسم هەبووە بە حکمی کە من لە یەکەتی ژنان داوامەکەم زۆر کەیسم هەبووە 394 393 بووە کە اختصاب ڕووی داوە من کچەکە تەمەنی 9 ساڵ بووە پیاوەکە کە اختصابی کردووە 6 ساڵ بووە تۆ لەبەر ئەوەی قانونەکەت ڕێگەی نەداوە ئەمە ئیجهاز بکەیت مەجبوری ئەم مناڵە لەدایک بێ ئەخر کچێکی 9 ساڵ کە حامیلە بێت چۆن ئەتوانە ئیدارەی منداڵێکی زینا بدات دوای ئەوەی کە ئەو مناڵەش لەدایک ئەبێت مامۆستا خۆی باش ئەزانێ هەر شەرع و قانونیش بە هەمان شێوەیە نەسەب وەرناگرێ ئەو منداڵە بۆی ئەم منداڵە ئەبێ بە مناڵی لەقیت هیچ نەسەبێکی نابێت بۆیە بەڕێی من پێویستە قانونەکەش هەموار بکرێتەوە مرونەیەکی تێدا بێت لەگەڵ شریعەتی ئیسلامیا بگونجێ تا ماوەی 120 ڕۆژ بۆت هەبێت لەو حاڵەتە ئیسtisنانە لەباری ببدەیت ئەڵێکی قانونەکاڵێک کەی بۆت هەیە لەباری ببێت یەک حاڵەت هەیە ئەویش لە حاڵەتی ئەوەی کە دایک خطورەت لەسەر دایکەکە هەبێت بەڵام لە شریعەتدا ئەڵێت ئەگەر خطورەت هەبێ ئەگەر اختصاب هەبێ ئەگەر لە کاتی هەر بابێت لەم حاڵەتانە ڕێگەی داوە هیچ نەبێ با بگەڕێنەوە بۆ شریعەی ئیسلام هەمواری بکەین ئەم ڕێگانەش ڕێگەی پێبدا چونکە لە کاتی ئیستایە بارودۆخەکان ژینگەکان گۆڕاون مناڵی زینا ناکرێت ئەو هەموو مناڵە لەدایک بێ ئەزانی لە کاتی شەڕی داعشە چەند مناڵی زینا لەدایک بووە هیچیشی نەسەبی وەری نەگرتووە هیچیشی نەسەبی وەرنەگرتووە بە مناڵی لەقیت دانڕێ بۆ پێویستە ئەمە چێمە بۆشایی دروست ئەبێت باشە ئەمەی کە باست کرد ئەو بۆشایانە پەیوەندی بەو حاڵەتەوە هەیە کە لەگەڵ مامۆستایە باسی کرد ئەوەی کە پەیوەندی بە خودی دایکەکەەوە هەیە ئەوەی پەیوەندی بە مناڵەکەەوە هەیە ئەو فراغی کە باست کرد پەیوەندی بە ڕێگەدام بە لەباربردن هەیە کە پەیوەندی بە خودی دایکەکەەوە هەیە ئەی لە چی کاتێکە ڕێگە ئەدرێتکەەوە مناڵە لەبار ببرێت پەیوەندی بە خودی مناڵەکەەوە هەبێت چۆنێتی دروستبوونی مناڵەکە لە کاتێکا ڕێگە پێدراوە ئەگەر ئەو مناڵە ئەگەر مشەوەه بێت تا حاڵەتێکی زۆرۆک و دکتۆرە مامۆسا باسی کرد وتم یان حاڵەتێک دایکەکە خطورەتی بۆ دروست بێ ئەو کاتە لیژنەی توبی ئەگەڕێنەوە بۆ لیژنەی توبی ئەگەر لیژنەی توبی موافقەیدا اینجا ئەو مناڵە لەبار ئەبرێت بەس لەو حاڵەتە قانون ڕێگەی داوە مناڵ لەبار ببرێ هیچ ئیسtisنایەکی کەی نەکردووە زۆر بەتوندی معاملەی لەگەڵ ئەم بابەتە کردو تەنانەت داواکاری گشتیش بۆی هەیە تحریکی داوا بکات لە مەسلەی ئەگەر ژن و مێردێکی ژن و مێرد بن پێکەوە جەریمەی ئیجهازکەن داواکاری گشتی بۆی هەیە تحریکی داوا بکات لەسەر دایک و باوکەکە زۆر باشە ئوستازە یەکشت بابەتی حەمل و مناڵبوون و لەدایکبوون بەپێی ڕۆژ بابەتەکە ئەگۆڕێ بارودۆخەکەی گەورە ئەبێت تەمەنی ئەم مناڵە لە دادگاکانە ئەو ڕێوشێنانەی کە بۆ یەکلایکردنەوەی ئەم دۆسەیان ناگیرێتە بەر زۆر دوا ناکەوێت مەسەلەن کات بە فیڕۆ نادرێت لە بڕیاردان لەسەرم بابەت ڕاستە ڕۆتینی بەداخەوە بە حکمەوەی تەزەخومێکی زۆر ئەمە گوناحی محکەمەکە نییە بڵم گوناحی حاکمەکان نییە بەڵام لەبەرەوەی تەزەخومێکی زۆر لەسەر دادگاکان هەیە بۆیە ئەم دۆسیانە درەن یەکلایە بنەوە درەن ئەچێت جاری وا هەیە مناڵەکە بە حکمەوەی کە ڕۆتینێکی زۆر هەیە لە دادگاکانە و دۆسیێکی زۆری لە بەردەمایان لەوانەیە مناڵەکە بگاتە شەژمان ئەنجا محکەمە بڕیار بدات بابە لیژنە ئەم مناڵە لە ناو ببرێت تۆ ئەو کاتە وەکو مامۆساوەتی ڕۆح چۆ ببەری ئەم منداڵە واتە وەکو وایە قەتلێکت ئەنجام دابێ بۆیە هەندێک حاڵەت ئەگەڕێتەوە بۆی کە ڕۆتینێکی زۆر هەیە لە دادگاکانە وای لێ کردووە کە دۆسیەکان خاو بڕۆن زۆر باشە مامۆستا باسی ئەو تەمەنەمان کرد کە لیژنەی فتوا و زانایان دیاریان کردووە بۆ ئەوەی کە تۆ توانیت ئیتر بەم ئەسبابانی کە لە شەرع دەستنیشان کراوە مناڵەکە لەبار ببیت یەک حاڵەت هەیە ئێستا هەموو شتێک پێشکەوتووە توپ بەکەوترێ زۆر پێشکەوتووە هەنێک نەخۆشی هەیە تۆزێک درەنگتر بەڵام دەرەکەوێت لە پشکنینە لە سۆنەرا دەرەکەوێت مەسەلەن جۆرە پشکنینێک هەیەڵێ تۆ بڕۆ دوای 12 هەفتەی وەرەوە بۆی تۆ بزانیت ئەم مناڵت بۆ نمونە نەخۆشی داونی هەیە وایە یان جۆرە نەخۆشیەکەیە ئەڵێ هەتاوەکو دروست نەبێ بەشەکانی جسمی ئەو مناڵە و نەخۆشیە دەرناکەوێت ئەو کاتەش تەسەورەکەمە و ئەو تەمەنە بێت کە شەرع و یاسا ڕێگەی پێ نادات مناڵەکە لەبار ببرێت وایان بابەتە چۆنی چارەسەر بکرێت بەڵێ خوی سەرەتاوەکو ئەو خوشکە بەڕێزە فەرمووی ینی ئەبێ نابێ بە قەناعەتی من قەت نابێ قانون یعنی قەساوەت و توندیەکەی لە شەرع زیاتر بێ کە شەرع خوای پەروەردگار وەکو دکتۆر مستەفا زەڵمی قسەیەکی زۆر جوانەکە فەرمێ
ئەگە من پرسیارم لێ بکەن بڵێن ئیسلام لە کورتترین پێناسا ئیسلام بۆچی هاتووە ئەڵێم جاء لتحقيق مصالح البشر ئینسان سنتەرە لە ژیاندا باشە و یەکێک لە مەقاسیدەکانی شەریعە پاراستنی گیانی ئینسانە باشە پاراستنی کەرامەت و عرض و ناموسێتی ماڵ و ئەوەیەتی عقل و ئەوەیە کە دینەوانی کە لە مەقاسیدەکانی شریعەتەوە جا گیانی ئینسان لە پێش هەموو شتێکەوە کاتێک من حەزەکەم ئەمە بەسەریان نەچم لە 120 کەس لە 120 شووە ئەو دیوە بەڕاستی ئەوە دادگا تحملی ئەو مەسئولیەتە ئەکا بە هیچ جۆرێک یعنی ئیلا لێک حاڵەتا دروستە زانیانە فەرم ئەوش ئەوە کە من دایکی منداڵەکە بکەوتە خەتەرەوە باشەوە زائیدەن با بڵێ نەخۆشی منداڵەکە تەشەوهی منداڵەکە گەیشت بێتە حاڵەتێک کە دڵنیا بنکە منداڵەکە لە دوای دایک لە دایکبووشەوە هەر مردووە یان بە مردووی لە دایکە بیا ئەمرێ ناژی بەس مردوێتی مامۆستا بەڵێ یعنی بۆ مەسەلەی اختصاب بۆ ئاگاداری مەسەلەی اختصاب مەسەلەی وەلەد زینا لەو حاڵەتەکە لە 120 پەڕی یعنی ئەم حاڵەتە ئیجتیماعیە نابێتە موبەڕیر بۆ لە ناودانی مناڵەکە چونکە بۆ قورئانە فەرمێ وەلا تەزیر وازیرەة وزر ئوخرى ئەم منداڵە نابێ باجی حاڵەتێکی تاوانێک بدا کە ئەم تێیدا بەشدار باشە ئەیشون حەل بکرێت تا تەماشاکە من جا من سیرکە کاتێککە تۆ ئیسلام حاکم نەبوو حکم بە ئیسلام نەکرا بۆ نمونە ئافرەتێ دێت حەملی هەیە لە ئیسلامدا ئەم ئافرەتە ئەگەر اختصاب بێ ئەوە کابرای کە اختصابی کردو ئەوە عقوبە و جەریمەکە وەرەگە ئەم ژیانی ئەم ئافرەتەیە پارێزێ باشە ڕەدی ئەعتیباری بۆ کردەوە بە هەموو شێوازێک ئیسلام بە جۆرێک خەڵک مجتەمع تێگەینە کە ئەم ئافرەتە بێتاوانە قەت بە چاوی تاوان و سوک تەماشای ئافرەتەکە ناکرێ باشە ئەمە یەک دوو ئەم منداڵە بێ سەلامەت بێ ئەم منداڵە بێ ژیان و عرض و کەرامەتی سەلامەت بێ باشە و ئیسلام نایشی لێ ناویشی نانێ مناڵی زۆڵ و لەقیتە و دۆزرا و جۆرەشتانەمان شتیوانیە لە ئیسلامدا مناڵەکە هەز بە بێ کەرامەتی بکاو چۆرەشتانەمانە هەر کاتێ شووی بە پیاوێکی تر کرد ئاساییە لەبەرەوەی کە باوکی خۆی دیار نییە مەسەلەن بمیان باوکێکی ئەوە بووە یان ئەم باوکە کە ئەبێ بە خاوەنی ئەم منداڵە ئەکەن ئیسلام ئیجباریەکە ئەمە مناڵی تۆیە باشە ئەمە مناڵ توێ با بێ بەڵام باوکی خۆیە گەر بەم پیاوە نەبوو لە ژیاندا یان وجودی نەبوو شتێکەوە نەبوو ئیسلام حەلیەکە لەو مۆزوعەدا باشە لەبەرەوە نایەڵێ منداڵەکە بەبێ کەرامەتی یعنی خەڵک بە کەرامەت و بە چاوی سوک تەماشای بکە و هیچ تاوانێکیشی نییە وە لە ڕۆژی حەلی چییە کامامۆستا خانەی بێسەر پەرشتانە بینین لە وڵاتان جممەیان دێت ئەوە لە هەرێمی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ ژمارەی مناڵانی بێسەر پەرش بەداخەوە من عەرز دەکەم من ئەوەنت پێ دەڵێم ئیسلام کە هاتووە بۆ پاراستنی کەرامەتی ئینسان بۆ پاراستنی گیانی ئینسان بۆ پاراستنی عەقڵ و عرض و ناموسی ئینسان نایەڵێ ئەوە ئینسان ئاوا بەبێ کەرامەتی بمێنێتەوە و ناشێڵێ ئەو منداڵە هیچ تاوان با بڵێن بۆ هیچ تاوانێک ناخرێتە ئەستۆی هیچ عقوبەیەک سزایەکیشی نییە جاویستمەوە بباسکەم تەنانەت یعنی لە هەندێک شتی با بڵێن خورافی و لە دەرەوەی شەرعۆمانە ئەوە نیە ئەڵێ گوایە مناڵی زۆڵ و بێباوک لە ڕۆژی قیامەتە یعنی هەتانان باسی بکەن کە وایە محاسبە و حساب و کتابیان بەنەوعێ شتیوانی لە منداڵە تاوانی چییە کە منداڵی ئەوەیە لەبەرەوە هیچ کەسێک لە شریعەتی ئیسلامدا سزا نادرێن نە لە دنیا و لە قیامەتە لەسەر تاوانێکە نەیکردووە خۆی بەشداری نیە تێیدا باش چکەوە لە عەدالەتی خوا ناوەشێتەوە جەل شەئنوه ئەمێنێتەوە سەر چی ئەمێنێتەوە سەرەوەی کە بەڵام ئێمە یەک شتێ بیزانین کاتێک کە ئیسلام حکمی پێ ناکرێ ئیسلام بەرپرسیار نابێ لەوەی کەوا خەڵک بە تەبیعەت و بە ئارەزووی خۆی بڕیارەدا ئافرەتێک کە کاتێک حەملی ئەبێ بە زینام یعنی حتا ئەگەر کچێک بێ بە عەمدەنیش چوو بێ زیناشی کرد بێ هەر بە عەمدەن کچ بێ و چوو بێ زینای کرد بێ لە شەریعەتەی ژن بێ چوو بێ زینای کرد بێ و حامیلە بوو بێ باشە لە شەریعەتی ئیسلامدا منداڵەکە تەنانەت ئەبێ ئەگەر ئافرەتەکە خۆی بێ و بڵێ ئەو من زینام کرد و ئێعترافم کرد و ئامادەم ڕەجمم بکەن حەدی شەرعیم لەسەر جێبەجێ بکەن هێشتر وەکەوە ئافرەتە هاتە خزمەتی پێغەمبەری خوا سەڵامەتی زینام کرد و پێغەمبەر فەرمی ناوان نییە تۆ بزان لەوە چۆ لێت تێک چوو بێ یعنی های دای پۆشە مەیڵێ ئافرەتەکە هەر زۆر سەوتی وەڵی هەر سەڵام حامیلە پێغەمبەر تەواوتی
بڕۆ کە حملەکە و دانا وەرەوە کە حملەکەی دانا هاتەوە وتی یا ڕەسوڵ ئەوە حملەکەم دانا پێغەمبەری خوا عەلەیهی فەرمووی دەبڕۆ با وەکو چۆنەڵێ منداڵەکە و لە شیر 2 ساڵەکەش تەواو بکە لە شیریشە لە شیر بیبڕەوە وای بێتە کە خۆی بەدەمی خۆی نان بخوا ئەڵێ کە هاتۆ منداڵەکەی بە باوەشەوە بوو منداڵەکە پارویە نانی بەدەستەوە بوتی یا ڕەسوڵ ئەوە تا ئەو پارۆکەیەت باشە لە ئیسلامیشدا ئیقامەی حەد لەسەر کەسێک ئەکرێ بە تایبەتی ئەوەی کە لە گوناحایە باسی تاوان ناکەم چونکە تاوانەوەی حەقی خەڵکە تۆ کابرا کوژی شەرع و کوژێتەوە ماڵی ئەو مناڵەکە هیچ ڕوونە کە مناڵەکە هیچ سزایەکی نییە بەڵام ئەو کەسەی ئەوەشە زانین کە مناڵی ناشەرعی و کاری ناشەرعیە کات و مناڵی ناشەرعێنێتە دنیاوە بێگومان سزاکەی سزایەکی گەورەیە لە ئاینی ئیسلامە و لە یاساشا بە هەماشیەوە بەڵام سزای لەباربردنی مناڵی ناشەرعی کەسێک بە ناشەرعی مناڵی بووە بەڵام لەباری بردۆ بۆی کێشە و ئاشوب دروست نەبێ سزاکەی ئەمە یەکشتە ئەمە طبعاً ئەگەر دافعەکە ئەوە بێ کە کەسەکە بێوێ خۆی لە هەڵی غەسل العار و کۆمەڵ شۆم جۆرەشتانە ئەمانە بێ ئەمە ئەم کەسە گوناحبارە بێ ئەگەر دەعوای لەسەر نەبێ خەڵک گوناحەکەی کەوێتەوە بینی خۆی خوا مناڵی خۆیەتی و لەباری بردووە ئەگەرەکم داواکاری گشتی قانونی ئەو وڵاتە یا مەسەلەن بۆ نمونە ئەوە نەبێ کەسێ داوای لەسەریە بێ ئەوە گوناحەکەی بێ بێ گوناحی بینی خۆی خوا ئەمە توکو قورآن فرم من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض كأنما قتل الناس جميعا أما إنسانك كشو أما قتل اعتيادية باشا بلام دعواي دنياي لسرني أمين تو سزاك بيني خوي وخواي بفرودگار جوايا وديت سر توبة كدن باشا أم آفرته بيست التوبة بك وأجر آفرتك أجر بإكراه بي بكن آفرتك بيتعوان أو كات أو كسيك إكراها كي بيكدو بقاتل باشا أما أبي أجركم دعواي دنياي لسر نبو أم كساش وكو قيامتي زي قيامت يكم أبي توبة بك باشا دوهمين أبي بابلين بورم كفارات بدا شص دانا بابلين شص روش بالروشو به كفارتي أو قتليك كدويتي ايتري كومالش تتري لسر ترتب أبي توبش خود زاني أو كإنسان نقرت وصر أو جناه دائما همشة بشيمان به همشة يعني عذابك نفسيه به وبتشجع وباسه وشتانه كاو جاري كتيش هلاي وانا كاتو همشش بپارەتۆ لە خوای پەروەردگارەوەیتە عمری خۆی لێقیە زۆر باشە دەستت خۆش بێ مامۆستا گوڵان خان لەباربردنی مناڵی ناشەرعی دروستبوونی مناڵی ناشەرعی و لەباربردنی لە یاسایە چۆن مامەڵەی لەگەڵ ئاکرێ لەگەڵ دایکەکەیە و لەگەڵ ئەو تیمە پزیشکەش کە مناڵەکەیان لەبار بردووە بەبێەوەی کە بڕیاری دادگای لەسەر بوو بێ ئێمە مادەی 407 و 410 و 490 و 420 قانونی عقوبات تایبەتە بە جەریمەی ئیجهاز لە 407 کە ئەگەر دایکێ بە ڕەزامەندی خۆی مناڵەکەی لەبار بێرێ بەبێ ئەوەی کە هیچ کەسێ شەریک بێ لە ئیشەکە خۆی ئەم کارە بکە ئەمان ئەخەفترێکە عقوبەکەی حەبسە لەگەڵ غەرامەیە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەو کەسەی بووی لەبارە بێ ئەبێ بە شەریک لە جەریمەکە ئەگەر ئەو کەسە مختصی بواری ئیشەکە بێ واتە دکتۆر بێ معاونتوب بێ ئەو بابەتە لێرەیە عقوبەی دکتۆرەکە بەڵێ عقوبەی دکتۆرەکە زیاترێکە 3 ساڵ لە کارەکەی دوورەخرێتەوە زایدن بەوەی کە بە مجریم ناو ئەبرێ شەریکە لە جەریمەکەیە ئەمە لە حاڵەتێک ئەگەر دایکەکە ڕەزامەندی هەبوو بەڵام ئەگەر لە حاڵەتێک دایکەکە ڕەزامەندی نەبوو لەسەر لەباربردن ئەمە چێتە قاڵبی تونند و تیژیەوە کەسەکە بۆی هەیە سکاڵای خۆی تۆمارکە لەسەر و کەسەی بۆ نمونە مێردەکەی ئەزانەیە کە حەملیە و حەزی لێ نییە ژنەکەی مناڵی ببێ لێرە پاڵێکی پێوە نیە و مناڵەکەی لەبار ئەچێ لەم حاڵەتە دایکەکە ڕەزامەندی نییە لەسەر لەباربردنەکە باوکەکە مجریمە لێرەیە بۆیە عقوبەکەی ئەگۆڕێ ئەگەر هاتو ئەو منداڵە چوو بێتە مەجای ئەوەی کە ڕۆح چوو بێت بەبەریاوەک وایە قەتلێکی گەورەی کردبێ ئەچێتە بابەتی عقوبەی لە حەبسەوە ببێ بە سجن ئەو کەسەشی کە بۆی لەبارە بە دکتۆر بەیانار هەر عینەن شت تعاملی لەگەڵ دەکرێت بەڵام ئەگەر دایکێک بەغێر شەرعی مناڵی ببێت لەم حاڵەتەیە قانون ئەخەفتری کردو ئەگەر بابەتەکە وەکو مامۆسا باسی کرد غەسلی عار بێت ئەخەفترێکە عقوبەکەی لە کەسێک کە خۆی یان کەسێکی کە ئیجهازی کرده بێ بۆی زۆر باشە ئێستا سەرەتا پرسیاری ئەوەشم کرد بە شێوەیەکی گشتی لە دادگاکانە زۆرن ئەم جۆرە سکاڵایەنە حاڵەتن دیاردە چۆنن زۆر ئەگەر ئەوەی کە بێتە ناو دادگاکان بە زۆری زیاتر بابەتی ئیختیساب بەکە دێتە ناو دادگاکان یا خۆت لە حاڵەتی ئەوەی کە هەردووکیان
وعد بالزواج بۆ لە ئەنجامی وعد بالزواج ئەمە ڕوویدا ئەوەی کە ئیستا لە زۆرە لە دادگاکانە و باوە وعد بالزەواجە کە ئەگەر 18 ساڵی تەواو کرد بێت بە ڕەزامەندی خۆی ئەم جوودبوونی ئەنجام دابێ و لە ئەنجامی ئەمەش مناڵەکە ڕوویدا بێ دێت سکاڵای خۆی تۆمار ئەکا ئەڵێ من لەبری وعدی پێداوم من ئەم علاقە ناشەرعیم لەگەڵ ئەنجام داوە ئەوەش ڕێو شوێنی خۆی هەیە یان حاڵەتێکی کەمان هەیە ئەگەر کەسەکە خوار 18 ساڵ بێ لێرە قانون بە شێوازێکی کە مامەڵی کردو بە پێی 394 و 395 تعاملی کردووە 393 کە ئەمە بە اختصاب اعتبار ئەکرێ کە من لەگەڵ ئەوەیان بۆ مەجای اختصاب خۆزگە وەکو شریعەت مامەڵە بکرایە چونکە نەدایکە کە تاوانی هەیە نە ئەو مناڵەش تاوانی هەیە ئێستا ئێمە وەکو خۆمان پرۆژێکمان تەقدیم کرد بۆ ئەو منداڵانەی کە منداڵی داشەڕی داعش بوون بۆ پەرلەمانی عێراق بوو ناوکەشی پرۆژەکە بوو ناوی من ناوی دایکمە بەڵام کە ئەوەی زۆر بەتوندی مامەڵەیان لەگەڵ کردین مامۆسا زۆر جوان خۆزگە هەموو مامۆساکان وەکەم مامۆسا بەڕێزە شەرحیان بکردای زۆر بەتوندی لەگەڵ ئەم پرۆژەیە بوون باشە یعنی گوناحی ئەم مناڵانە چییە کە ناو وەرنەگرین نای باوکیان وەرنەگرن وەکو لە ئەقل باوکی دیار نییە لە شەڕی داعشا بۆ گوناحی دایکە کە چییە ینی پێویستە هەندێشت هەموار بکرێتەوە لەگەڵ ئیستەی واقعی کۆمەلگەکە بگونجێت باشە گوڵان بەختیار پارێزەر مامۆستا کامەران عەلی مامۆستای ئاینی زۆر سپاس بۆ ئێوە ماندوونە بن لە شتان ساخ بێ پرۆفیسۆر دکتۆرە عاتیە حەمەد سەعید ڕاوێژکاری نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایک بوون سپاس بۆ هەمووتان لە شتان بۆ ئێوەش ئەخواتانە